دەمێ بپرسم کە چۆن بوو ئەم جارە دوای چەندێ لە بایکۆتی هەڵبژاردنە جیاوازەکان حزبی کۆمیستی کرێکاری کوردستان لەگەڵ حزبی کۆمیستی کرێکاری عێراق سربەخۆلەوەی نەیانتوانی مەرجەکان پڕ بکەنەوە بەشداری بکەن، بەڵام بۆچی ئەم جارە حزبی کۆمیستی کرێکاری بڕیاری بەشداریکردنیدا؟ بۆچی من ئەگەر باسی ئەم جارە بکەین، ئەم جارە لە هەموو جارەکانی کە دۆخی هەڵبژاردن یا فەزای هەڵبژاردن یا کێشمکێشی لایەنەکان لە جارەکانی کە باشتر نییە، ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە، ئەمە واقعەتێکە. بەڵام ئەوەی کە ئێسێمە لەمە بەشداریەکەین بە معناوی نەکە ئێستا ئاڵوگۆڕێک ڕوویاوە لە جۆری ئەوەی کە هەڵبژاردنەکان هەنگاوێکی باشیان ناوە یا ئەتوانێت دەستکەوت بێ بۆ خەڵک یا ئەتوانێت ئاڵوگۆڕێ بکە. ئێمە بەدوور لەمانە جۆرێک پیاچنوێ بە سیاسەتێک کە لە مێژووی هەڵسوڕانی سیاسی حزبی هەردوو حزبی کۆمیستی کرێکاری عێراق لە عێراق و لە کوردستانە ئەنجامیان ناوە. ئەم بە بۆچوونی ئێمە دوای قسەباسێ لە ناو کۆمیتە ناوەندیە لە ناو ئەندامانی مەکتەب سیاسیە و عمومەن لەگەڵ ڕابەری حیزبە لە کادرەکانە جۆرێک بەحسکراکەلوی دەبووە ئێمە بەشداریمان کردە و نەگەوەی کە بەجالەوەی ئێمە کە باوەڕمان وایە پەرلەمان شوێنێک نییە بۆ ئاڵوگۆڕی شۆڕ جێرانە، شوێنێک نییە بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات، شوێنێک نییە بۆ دەستکەوتەکانی خەڵک. هەموو بۆ مانە ئێمە لە دەورانی پێشووتا بمانێت کە ئەمانە نییە کە ناتوانێت معیارێ بێ بۆ ئاڵوگۆڕی سیاسی، ئاڵوگۆڕی پێشاتەکان، هەتاوی کە ئێمە بتوانین لە ڕێی پەرلەمانەوە دەستکەوتمان بێ بۆ خەڵک یا لە ڕێی پەرلەمانەوە بتوانین ئاڵوگۆڕێ بکەین. ئەمانە لەسەرم بە هەر معنایە کە ئەم هێزانە کۆنەپەرستن، ئەمە هێزانە مینیشیانە هەچیەکەن کە ئەتوانین ئەنوا پێناس و ئەنوا باری سلبی ئەم دەسەڵاتە سیاسی کە ئێستا هەیە بە زۆنی سەرد و زۆنی سەوز و کە حکومەت نییە و پەرلەمانەکەیان کارتۆنیە. ئەمانە هەمووی قسەی واقعین و ئێمە بەردەوامی لەسەر قسانە کە ئەمە پەرلەمانەجی پەرلەمانێکە کە یەکەم کارتۆنیە، دووهەم ئەوەی کە دەسەڵاتێکی نییە. بە هەر حاڵ مەبەستم چییە؟ ئێمە ئەوەی کە پیاچونەوە بە سیاسەتە کە دەبووە ئێمە لەو مەیدانە موجود بووینە، نەگەوەی دوورۆپەرێز بایکۆت بکەین و نەچینە ناو ساحەی سیاسی وەکو چێشمەکێشە کە لە کۆمەلگا هەیە، خەڵکە چێت دەنگایە، خەڵک بایکۆت دەکا، خەڵک قسەی لەسەرەکە، لایەنەکان جۆرە چێشمەکێشەکەن. ئێمە بە معنای بایکۆتکردن، بە معنای بەشداری نەکردن جۆرێک خۆمان گۆشتکی کردووە لەو مەیدانە. ینی بە هەدەفی ئەساسی یا دەوری ئەساسی کە ئێمانەوی جێڕین هاتنەناو ئەم مەیدانەیە وەکو چەشمەکێشی سیاسی وەکو ملانی سیاسی، نەگەوەی کە پێمان وابێت دەستکەوتێکی بێ، نەگوت پێمان وابێ ئاڵوگۆڕ بە قازانجی خەڵکە بێ. ینی حزبی کۆمۆنیستی کرێکاری ئەبووە لە تەواوی هەڵبژاردنەکانە ئەم سیاسەتەی بردایەتە پێش. ئەمە کەواتە بڵێم ئەمە پێداچوونەوەیەکە بە سیاسەتێک کە ئەبوایە وەمام کردە، هەرچەنە چەند جارێکە لەناو کۆمیتە مەرکەزیان ناو مەکتەب سیاسیە هەوڵ دراوە باس کراوە کە بەشداری بکەین، بەڵام عمەن لەباری عملیەوە نەکراوە، یا عمومەن ڕێکەوتنێک نەبوو لەسەرەوەی کە ئێمە بچینە ناو انتخاباتەوە وەکو پرۆسەیەک وەکو منلانەی بەکاری بێنین، نەگەوەی کە مانێک کورسیوە دەزێنین بەدەستداین، ئەوانە باسێکی ترن. ینی بە معنایەکی کوردیکەینەوە ینی ئاڵوگۆڕەکە لە سیاسەتی خۆمانە، لە هەڵسوڕانی سیاسی خۆمانە، ئاڵوگۆڕێکە ئەمەیان بکەین باشترە، نەگەوەی ئێمە دوورۆپەرێزبین بەناوی بایکۆتەوە بۆ بکەینە سەر و پۆتەڵاکی هەڵبژاردنەکان و یا سەر و پۆتەڵاکی هێزە سیاسیەکان لەوەی کە ناتوان ئێزەم ئەزای کە ناتوان و ئەتوانین ئەو قسانە هەر بکەین، بەڵام ناکرێت ئەو مەیدانە خاڵیکەین لەوەی کە چینی کرێکار کۆمۆنیستەکان حتا بە معنایە چەپگەرە هەچ هینە بێ، ئەوەی کە بێ لەم کێشمەکێشە موجودیەتی هەبێ، حزوری هەبێ، قسەی خۆی بکە، بەشداریەکەی بەشداری ناکەی، چۆن بەشداریەکە چۆنە، چه ئاستێکە، چۆنێک مەرجەکانی چۆنە، ئەنی بە معنای عملی لەباری عملیەوە ئێمە پێداچنەوەین، نەک لەباری مەبدەئیەوە کە انتخابات یا بڵین پەرلەمان شتێکی بڵین سیاسەتی ئێمە یا سیاسەتی چینی کرێکار یا کۆمیسەکان سیستمی پەرلەمانی نییە، سیستمی شوراییە. ئەمە واقعیتێکەوە ئێمە سوورین لەسەر ئەمە و بۆ ئەمە خەبا دەکەین، بەڵام ئەوەی کە ئەمەش هەیە لە کۆمەلگا وەکو زۆر مەیدانی تر، وەکو زۆر مەسائلی تر، وەکو زۆر چەشمەکێشی تر لەسەر مثلا لەسەر موچە هەیە، لەسەر بودجە هەیە، لەسەر زۆنی زەرد و سەوز هەیە، لەسەر ئیستیبداد هەیە، لەسەر نەبوونی ئازادی هەیە، مەجموعەی مەسایلێک ئێمە ڕۆژانە قسەی لەسەرەکەین. ئەکرێت لەو مەیدان لە مەیدانی هەڵبژاردنیشە کە بچێنە ناو هەڵبژاردنەوە ئەم قسانە
تأكيد كينەوە دووبارەی بکەین شەڕی لەسەر بکەین و ینی ئەزانم بەرژەوەندی چینی کرێکار بەشداری دەستکەوتێکی نابێت لە بەرژان لەو بژاردەیە بەڵام ئەتوانێت پەیامی خۆی داواکانی خۆی سیاسەتی خۆی چەشمەکێشی خۆی لەو مەدانە جێبەجێ بکە ئەمە واقعەتێکە بەمانایە ئاڵوگۆڕێکە لە هەڵسوڕانی سیاسیمان لە مەجای هەڵبژاردن و پەرلەمانە